بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. لەم بەرنمەیەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلیل زەنگەنە، ئەکتەر، شانۆکار و سیناریست و دەرهێنەر. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. زۆر سپاس. لە ئەڵقەی پێشوو داویستمە و پرسیارە لێ بکەم. ئەو کاتی گفتوگۆ کرا لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەت، هیچ گۆڕانکاریە کرا لە چوزانم کرانەوە بێیاخۆر ڕێگەدان بۆ ئەوەی کە شانۆ بکەن، مۆسیقا، ئەدەب، ینی هیچ گۆڕانکاریە کراوەکو ساڵی هەفتا بۆ 74 تۆزە هەناسەیەک هەبوو، بەڵام سیقە نەبوو، متمانە نەبوو لەبەر ئەوەی 74 ئەوە ڕوویدا. ئیتر خەڵکەکە پەیمان نامەکە مۆر کرا بوو. بەڵام ئەم متمانەیە نەبوو، خەڵکەکە حەزەریە کرد. لە عینی کاتە پێشمەرگەش کە هاتە ناو شارەوە بە حەزەر هاتن، چونکە هەندێکیانە گیران عەزابیانەدان، مراقبەیان لەسەرا بوو کە هاتنە ناو شار. بەڵێ کەم مفاوەزات، ئەو مفاوەزاتە نەبوو کە خەڵک دڵی پێخۆش بوو. حتا مام جەلال یادی بەخێر بە ڕەحمەت بێ، ئێمەی کۆ کردەوە کۆمەڵی لە مستەقەفینی کۆ کردەوە 84 کۆمەڵێکی زۆر و تقریبا 70 کەس بووین. ئێمە مەجموعەیە لە سلێمانیا لە پیرەمەگرون، دامێنی پیرەمەگرون لە سوورداش، لە سوورداش نا پیرەمەگرون، پیش پیرەمەگرون گاپیرۆنەوە بزان مێرگەپان لەوانەیە وابزە مێرگەپان بوو، کۆی کردینەوە زۆر هات. ئێمە لێرە مەجموعەیە بوو، شێر کۆبێ کەس بوو، مستەفا ساڵح کەریم بوو، حەمەی موکری بوو، جیهاد دڵپاک بوو، ئەیتر مەجموعەیە بوو، کەمال سابیر بوو، عوسمان چێوار بوو، مەجموعەیەکی زۆر بووین. شاه بە عوسمان بوو، یادیمان بەخێر ئەوانی کە باسی چی کرا لەوێ مام جەلال. یەکەم جارە مام جەلال کە دابریشێ باسی حەقایق و شتی گەورە بکە، شتی نهێنی بکە بۆ ئێمە لە دوو هۆکۆ خەڵگات و لە هەولێرەوە خەڵگات. چی بوون ئەو شتە نهێنیە مهمانەی کە بۆی باسکردن؟ وتی یەکەم وتی ئەوە ئێستا 80 ساڵی 84 وە پەکەکە عەبدوڵڵا ئۆچەلان دەستی دایە شەڕ چەک شەڕ کرد. لەوەی ئەوە لەوانەیە ئەوان پێش ئێمەش بکەون لە مفاوەزات و لە دەربەز و لە شت بن، ئێمە هێشتا هەر لە دواوین، چکە ئێمە ڕاستگۆنین لەگەڵ مێ خۆ زۆر قسەی کە زۆر شتی وت، کاک نووشیروان فەریدون عەبدولقادر بوو، ئەمانە کە یان زۆر لە سەرکردایەتەکە ئەوەر سەلام بایز بوو، هەموو دانیشتبوون بەڕێزان، هەمویان دانیشتبوون. ئیتر زۆری وت، دوای وتی من بێنە سەر مفاوەزات. وتی مفاوەزات حکوومەت وا دەرئەکەوێ ئەیوێ ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ سۆشیالیست و لەگەڵ ئەمانی ترە دابڕ بکە لەگەڵ حیزبی شووعیە بۆی ئێمە جیا بکاتەوە بەناو مفاوەزات، بەناوی ئێمە مۆر بکەین، دوای ئێمە ببین بە جاشی حکوومەت وا لە قەڵەمێدا. ئەوت ئێمە ئەوە ناکەین، لە عینی کات ئێمە بێ هەموو لایەک موافقەت بکا بۆ ئێمە چوونە ڕای هەموو لایەکمان وەرگرتووی حیزبی شووعی، پارتی دیموکرات، ئەوانە هەموویان وەرگرتووە. زەوان بەشدار نەبوون، بەڵام پیان ناخۆش بوو کە یەکێتی چوە ئەمەی بکردووە. مام جەلال زیرەک بوو لەوانەیە، یعنی هەستی کرد کە کەس پێی خۆش نییە، میلەتیش وە، چکە بەعز ڕاستگۆ نییە، بەعز سیقەی لەسەر نییە، بەعز متمانی لەسەر نییە، بۆ پێتەوەدا هەر چۆنێ بێ ئەوە جارێوی تۆ دابڕ بکە لەمان، تۆ بکە بە ئایدی خۆی، دوایی تر چۆنێ، چکە بە مام جەلالی وتو ئیلی جای قەبلەک ئەشرف منەک. ئەمە سەدام قسەی سەدام بەخۆ ئاشکرام و ئەزانن، هەموو خەڵکە زانی مەسەلەکە، حتا مام جەلالی بخۆ یعنی باسیە کرد. لێرە قسەی زۆر کرد و دوای وتی ئەگەر لەگەڵمانە یەن و ئەمە ئاخر قسێتی وتی لەگەڵمانە ئەبن باشە، نایەن بە هەرچی چاکەی مەحرومەشەیە لێتانە دەین، دیهات بە پێوە نایڵین، ناڵێن ئیستفادە بکەن لە دیهات، هەمووی ئەڕوخێنین. سەدام بە مام جەلال ئەمەی وت، مام جەلاش بە ئێمە ئەمەی وت. ئەنجا ئێوە ئەڵێن چی وەکو ڕۆشنبیر و وەکو تێگەیشت و وەکو کەڵا هونەرمەند و ئەمان نووسەران و ئەمانە ئەڵێن چی لە وڵەش ئیتر زۆر قسە کرا لەوتی ئێمە چی بڵێین بە حەقیقەت، وتمان خۆتان چی بە باشەزان وا بکەن، ئێمە تەئیتانەکەین، چی باشەزان شەڕە شەڕکەن، مهم ئەوەیە بەعسی قەی نییە، ئەمە ئەومەشمان وت بەعسی قەی نییە لەسەر، چکە من ئەم داناوم بەشە لەگەر دەلو لە ئەمە بنووسمەوە. لە تەمسیلی ژاڵەیە
بەڵێ مەبەستانەوە بوو کە پارتی و یەکێتی ینی لەو ئامۆژگاریەی لەناو ئەو فیلمەیە هەیە وەربگرن و ینی پێک بێن مەبەستانەوە هەبوو بەڵێ حتا ئیبراهیم خەیات ئەو گۆرانی و ئێمە جانێکی لە دوو جەستەدا ئێوە شعرەکە ڕەزا حەمەڕەزاوە شەهێرین بوو ڕەزا حەمەهەر ئەو مەبەستی ئەوە بوو کە پێک بێن لەناویەکە چکە زەرەرێکی کووردا پەیامەکەتان گەیشت بەڵێ گەیشت چکە خۆیان باسییان نەکرد گەیشت یعنی بۆ ئێمە لە ژاڵە کە من ئەوەم کردوتم ئەبێ دیاتی ئەو ئاغا نایەڵێ ئەبێ بێنەوە ئەبێ شت بێ بۆ لای من ئەجە لێرە مەبەستەکەوەیە من لە قاعە بێمە سەر ژاڵە بۆی باسی کەمە وەختەکەیەتی ئێستا لە 85 ئێمەیان کۆ کردەوە هەرچی فەنان و ئەوانەیە کۆی کردنەوە محافظ دووسێ کەس منەظەمە هاتبوون لە کەرکووکەوە لەگەڵ مدیری تەلەڤیزیۆنە مدیری تەلەڤیزیۆنی کەرکووک محەممەد ڕەزا کۆمانیان کردەوە هەموو تقریبا 400 کەسە بوون وتی ئەو بۆ مقاتعاکەن جەبەر لەو وەختە بەعز لەو پڕی لە لووتکەی ئینتیساراتی هەبوو زۆرداریە کرد زۆر لەو پڕی بوو کەس دینی ناکرد یان چی بڵێ بەڵام ئێمە هەر تەحەدامان نەکرد هەرەوەمانوت یەکێ لەوانە وتی بۆ ئێوە مقاتعی فەنەکەن و مقاتعی تەلەڤیزیۆنەکەن و مقاتعی شتەکەن نایەنە پێشەوە بۆ زەرەر لە خۆتانە دەن ئێوەتمان زەرەرەکە باشترە لەوەی کە ئێمە بین بە ئارزووی خۆتان ئێوە شت فەرزکەنە سەر ئێمە ئینی ناکەین حەمەڕەزا وتی وەکو چی وتم وەکو ژاڵە من هەسام وتم 400 وتم ژاڵە ئێمە ئەوتانی چەند وەختە لە 1970ەوە من ژاڵە هێنمەوە بەم ئیجازەتان نەداوە سینناروی هەموو شتێتەوە سینناریۆکە بوو هەموو شتێکتەوە لە بەغای هێنمەوە بۆ کەرکوو نایەت ئێوە ئاوا من پێڵن وتی من هەسە الدفلة بعربي بيقول الدفلة والجالي عين دفلة وتي من هسه الدفلة مجاز يعني لو إجازة لو سلمي محافظ وانا هم دانش منظم وشيء قيادي ولا بغاوات إجازة عندها وتي ترشقسي هي كما إناكينو بجوري ضلي أو إشناكين لبك كامل أحمد الصا كامل أحمد تشكيلية ما مصا كامل لبشتو أبو لولا أبو لا دست شبهه كم سيريا كم وتي أنا عندي وتي منها مقسمها وتي فرمو وتي مثلا من تشكيلي مشي وكارم هندي اشتم بدلني يو فرزة كان سلم الله بيكا وتي شلون من توانم وبكا كخوش من كحزم لي النبي كناتوانم تكشتك عشق نبي لقال خوش ويسي نبي لقال يا ناتوانم رسمي بكم وتي وكو شيء وتي وكو صدام حسين لأن أوقعها كمو سيري كتير أنا كرت أي آفرين بو ما مصا كامل أحمد الشوكار ما مصا مشتي تاريخي زور جرينجا بله يعني أما خوانا خواست دروس كراوني يعني ما بس ما هو خلق هي كأون دا عذابو بي مثلا ما هو خلق رنga بروانك أخ ما هو شخص كم هو كامل أحمد ما هو وانين لنا وقع كبون ما هو زوري ما هو زوري بس بعض كان رجال خاص بيان بعض كان أمريكا يكتبوا جوازه بلام زوريان ما هو يعني ونيه من بيسم بونيه خو منين بلا موامتوا من توما صدام واوا بلام أو أميكرت دايم خۆم بە فەناندا 52 ساڵە من لە فەنا ئیشەکەم 6 ساڵ لە ئەدەبا ئیشەکەم ئەی کەواتە مامۆستا جوابی ئەوان چی بوو لەسەر ئەو قسەی کە هەمووی سەیری یەکتریان کرد فزیانە گوتیان یەکەوتی گوت وتی دانشە وتی آخر گەیشتە وتی گەیشت دانشە وتی ئێمە هیچیان نەکرد بەرامبەر ناوەڵاوە تای سەشە گەڕێەوە سەشە سوورێتەوە لێرەوە هاتنی خەڵاتێکیان دایە پێی و تەواو لە کاتی خۆیان خستەش خەڵاتێکیان دایە و تەواو کە ئەم جورئەتە و ئەم غیرەتە و ئەم هینیەتە چکە یەکێ بوو لە پاکەکان تا ئێستا پاکە هیچ نەمەعاشی هەیە نەشتێکی هەیە نە ئەمەیە کاکەمە گوناحە سەردان ناکرێ گوناحە شتی بۆ ناکرێ ئەخ قارەمانی وامانەیە زیاتر زۆرمانەیە لەم قارەمانانە کەس دەرباسشی ناکە بۆ باسییان ناکەن کاکە نازانم ئێستا بڵێم چی یعنی ئێمە ئێستا شەر تۆ بڵێ ئێستا ژێمە لە تۆ گلەیەواکەڵی باسیەکان لەم ئێستا زۆر خەڵا دەکرێن و پۆستیان هەیە و شتیان هەیە و معقولە ئەوانە ئێستا پشتگوێ خراون ئەوانەی کە دڵسۆزی میلەتەکەیانە ئەوەی تەسحیاتیان داوە ئەوانەی بەڕاستی شتیان کردووە پاک بوون شتی گەورەیان کردووە هیچیان بۆ نەکراوە
هیچیان بۆ نەکراوە بەڕاستی ئەگە کرابێ زۆر کەم من سوپاسی کردن چییە مامۆسا وەڵڵی پاڕانە و لاڵانەوە زۆر هونەرمەندون ئەوە ناڵێم بەس ئەوە خۆشە ئەوە نەخۆشە ئەمە من لەو باوەڕای مامۆسا کامیل بۆ ئەو ئیشەی نەکردووە کام نەوەڵڵ بکەی و ئەمێنێ خۆی کاساوەمی کردو کێنە لە نایان برد کێڵێ بەتەمانە بوو بەمووی ئەو جورئەتە ئەو غیرەتە بەڵام جوانە شتێکی وا من جەلیل هەڵەسەوە بڵێتە بڵێم بۆ خۆمە نا بەڵام دەیان کەسی وا هەیە کاکە ئەی عوسمان چێوار بۆیە بەسەرەت ئەی جێهات بووەمانە نەقڵکە ئەی فەریدون دارتاش چی بۆ ئەمانە کراوە چی بۆ ئەمانە کراوە کە ئەمانە قارەمانی ڕاپەڕین بوون قارەمانی مزاهرات بوون یعنی زۆربەی زۆریان لەمانە بەعزێکە بوو بۆ مزاران هات ئێستا خەڵاتەکرێن هەر گاڵتەی بۆ مزاهرات هات هەر گاڵتەی هات ئێستا خەڵاتی گەورە ئەیتر لایەنە حزبیەکان ئەیکەن یعنی من حەز ناکەم لە دنیاە من بۆت باز ئەڵێم ڕێز و حرمەتم بۆ گشت حزبەکانەیە چکە من حزبی نیم من ملکی میلەتم 50 تەوزیعەکەین یعنی ئەبێ حیزبێ ڕەنگە زیاتر باوەشی بۆ بەعزگرت بێتە بۆ باسیەکان بڵێن یەکێ کەمتر یەکێ زیاتر ئەیتە میلەت خۆی ئەزانێ ملت خۆی دڵنیا بە میلەت ئەوە فەقیر نییە هەموو شتێک ئەزانێ ئەمانە لە مستەقبەل لە زەریبە ئەدەن ئەمانی وایان کردو باجەدەن باجی خۆیان دەدەن بە هەرچی بەڵێ دەبەر ئەوەی زوڵم کردن لە میلتۆ بۆ میلەت میلەتە چی بۆ ژاڵە وەکو ئەوەی کە تۆ ویستە چووە ناو خەڵکو و لەسەر تەلەڤیزیۆن و لە شار ینی مەبەسم ئەوەی کە لە دڵی تۆیا بوو واکرا ئەمەی کە لەوێ کە مەتایبەتی باسی نازانم تۆ کاوەی ئەحمەد میرزاکەن کە عاجزمون لە یەکتری وشی من ئۆختە لە تیپی لواندن بووم تیپی لواندن کە من یەکەم جار لێرە مامۆستا عەلی کەریم خەریکی ژنێنان بوو لە هەڵەبجەوە من و کاک جیهاد هەرسێکمان ڕۆشین بۆ هینەکەی کاک عەلی چوین لەوێ مارەی وشتمان کرد و لە ڕێگات و من ژاڵم پێبوو ژاڵم پێبوو تم کاک جیهاد بیخوێنەرەوە لەناو لە هەڵەبجەوە کەین بۆ ئەوێ تقریبا ناڵم 6 لاپەڕێ بوو ئیتر خوێندیەوە هینی گرتی بوو یعنی کە خوێندیەوە هینی کردبوو لەگەڵی حاڵەتەکە ڕۆشت بوو دوایی دامە کاک عەلیش هەردووکە خوێندیانەوە وتێم وەڵڵاهی لە تیپی کەین باشە تیپی نواندن ئیتر ئەو بووە تیپی نواندن بەڵام تیپی نواندن لێرە ستێک کاکاوە کاک جەلیل ئەملاو لە کاکاوەی دڵسۆزە فەنانە خوا قبوڵ ناکە ئەو زۆر شتی کردو زۆر ئینسانێکی پاکە بەڵام ئەو ژاڵی کردە تەسحیەی تیپ وتی ئەبێ ئەمە لێرە زیادیەکەین و تیپ بەشدار بێ و ئەمە بێ و ئەو شانە بێ و ئێوتم با بە لەستەر حیسابی ئەم نەسا ئەم سینارۆیە چۆن ئەبێ وابێ جەناوێ نە چیرۆک سیناروەیە خۆی من بردوومە لەگەڵ مامۆستا عەبدولی حەمەد جوانە بردمان بۆ بەغات هینی بکەین تەلفیزی کە لەگەڵ کەرکوو گۆڕانکاری کرا لە هینەکە لە دەقەکە بەڵێ ئێستا مەسەن بۆ نمونەی کێرەوەنی کە من بە دڵم نەبوو دوسێ شتا زۆرە بەڵام دوسێ شتی بە کورتی بە کورتی ئاخمیش بە کورتی مەسەن بۆ نمونە کاک ناسر ژاڵی ئەو خوێندنەوەی خوێندنەوە عەمیقە نەبوو کە لێ پرسی ژاڵە چییە وازانی دەیەکە ناوی ژاڵەیە بەزدەیەکی شەیە ناوی ژاڵەیە بڵێ وایزانی ئەوەیە باسی ئەوواکەم ئێستا مەسەرەوە بۆ ناوم ناژاڵە ئەگە بیرم چوو بیرم خەرەوە لە ئەمان کاتچە هینێک مەشەدێکی دروست کردبوو کاکاوە بەداخەوە کاک ناسر تەنفیزی ئەمەیە کرد تۆ مۆنتاژ شتەیە مۆنتاژ عەمەلی مۆنتاژ ئەساسە ئێستا دێ لە دیەکە لە سابوونکەرانەوە دوو جۆرەکە کاکاوە و لەگەڵ سەڵاح باڵافەر زیادی بەخێر ڕۆحی شاد بێ هەردووکیان لە ناو لە سابوونکەرانە خورما ئەکرن و ئەڕۆن و تا ناو دێمە کامیرە دوایان کەوتووە ئەخبارەت جێڕنەوە ئەوی فڵان کەس چۆنە فڵان کەس وایە فڵان کەس ئەمەیە تقریبا 10 دقیقە کاکە 2 دقیقە بۆ کە خەڵک مەلەل بوو ناتوانێت تەحمل ناکە ئەمە یەکێ لەوانە یا ماستێنێ باشە ئێمە ئەوە خەڵک تەمهینەکەی بینیوە ینی سیناریۆکەی و بەڵێ لە تەلەڤیزیۆن بینیویانە بەڵام خاڵی نقطەی ئەساسی کە تۆ لێی تووڕە کە فکری ئەساسی من بۆ ناوم ناژاڵە مامۆستا هەڵەسەیە چیەکە خەڵکی دیەکە باوکی لەوێ کوژراوە خۆی بە بەرچاوی خۆیەوە مناڵ بووە لەگەڵ دایکی
ئاغا دەربەدەریەکە شار بە لە دیەکە دەریانەکە باوکیانە کوژێ باوکی ساڵحی ناو باوکی 4 کەس ئەی با بۆ سەر قەبران هەرچی پیاوانی دێ هەیەمووی لەگەڵ ئاغا مابوونەوە کوڕەکەی کە یە بۆ ئەوێ بۆ عەم دەنیە بۆ دیەکە دروستەکە مەکتەبەکە دروستەکە کە ئەوانی لەگەڵ باوکیا بوونە هەمووی دەرەکە ئاغا دەریانەکە بۆ دێی ئەولاوە لەوێ و دێکدانن ئەم کوڕاڵە سەر کە قوتابخانەکە دائەنێ خەڵکی دیەکەی ئەو لە چه قسەکە لەگەڵ ێنە ئەو لاش ئێنێ لەم کاتێک کە مامۆستایە ئاغای گەورە نەخۆشەکەوێ ئاغای بچووک ئەی بە بۆ شار یەک دوو پیاویشی لەگەڵایە بەڵام ئەمانە لە لێرەداندا دیەکە چی ئەکرێ و چی ناکرێ لێرە چی ئەکرێ ئەم مەکتەبەکە دروستەکە چ تێلەبەی ئەو لایەنێ بۆ ئێرە جوتیارەکان یاربەتی تینەکاندا یاحمە بەستمەوەیە خەڵکی دیەکە تووشی وشیاری و ڕاهینەتیەکە یارمەتیانەدا کە کوڕەکەی ئاغایەتەوە سێرەکە هەموو شتێک گۆڕاوە ئەم تەلەبانە چینە و خەڵکی دێ چۆن ناتوە هەموو سەرسامیە هەڵەسیان لە مامۆستا دەچیە بۆ لەوەی ئەوەی شۆڕش بکاتە دژی ئێمە هەڵەسیان لە چێڵێ ڕچی تەلەبەی ئەوێ هەیە هەمووی دەرکەنە دەرەوە بە مامۆستاش بڵێن بابێتە دەرەوە هەرچی ژاڵی لێرە ژاڵەکەیە هەرچی ژاڵی وشک بوو هەیە لە قەراق چەمەکە هەمووی لە ئەترافی مەکتەبەکەدانی ئەو مەکتەبە بستێنن بە مامۆستا بڵێ لەگەیەتە دەرەوە یعنی کوڕنووش بۆ بابێ ئەگەر نایە ئەوش بستێنن لەسەر تەختەکە لەو کاتێ ئەنووسێ ناوی چیە ئیمتحان با بڵێ ئیمتحانی بچووک تەوا بوو ئیمتحانی گەورە دەست پێکە وانەی بچووک تەوا بوو وانی گەورە شۆڕش دەست پێکە لە خەریکەوەی ئەوش ئەسووتێنە خەڵکەکە دەرەکەنە دەرەوە ئیتی کچەکەت ئافرەتەکە ئەکوێتە وتاف فرچی بۆ ئێوە نەکرد کورە عیبە بۆ ئێوە پیاون ئێوە زەلامن هەڵەسن ئایکوژێنەکە ئایکوژێنە مامۆستاکە بۆ بە قەرە بروت یعنی مردووە هەموو خەڵکی دیەکە لەگەڵ مامۆستا ئیبەن بۆ سەر قەبران تەنها 4 کەس لەگەڵ ئاغامێنێت و بەس پیاوەکان ینی مێژوەکە دوو هینە بێت پێچەوان یعنی شۆڕشەکە کرا ئەمەیە نەک تۆ بڕی مامۆستا جیاد دڵپاک بەرەحمەت بێ وەک سۆپەرمان دەکەی ئاغای کوڕی ئاغا دێ و ئەی کوژە و لەسەری وەستاوە ئەمە سۆپەرمان ئەمە چییە؟ یعنی لای من ئەمە شتیوان نییە ئیتە ئەمە بۆی خەڵک چەپڕی بۆی لێدا و بڵێ شتێکی وایە ئەخ ناکرێتەوە مەمە واقعی نییە هەزم ناکرێ ڕەنگە ئەمە هینی تەسیری حکوومەتی لەسەر بوو حکوومەت قبولی حکوومەت پێمانی وت ئەخمە ئەوە یەکە من بە کاک ناسر تۆ پێت خۆش بوو کە نەکرایە و بەڵام بەو شێ ئەی من نەمکرد ئەی من کە بۆ نەمکرد لەبەرەوەی وان وت ئاخری قسەی ئەوان دەخۆنووسینی خۆت بۆ بەڵێ کردم من دەجا تۆرام هاتن ئاشتیان کردمەوە وتم من ناچم تر نەچوم هەر نەچوم بەلای وتەوە بەڵام مە بەریئم لێ ئێستاش ئەو پەیامەی کە تۆ دویست لەو بەعکسەوە بوو بەعکسەوە بوو یعنی ئەوان پەیامی بەعسیان جێبەجێ کرد من نەمکرد یعنی بەری لێ لەنەوە 500 کەس کە ئەحمەد بەعزەویست مامۆساکە نەکوژرێ نەکوژێ بە هەڵەوە هینی جەماعی مەکتەب دروست کردەوە باش ئێمە چیمان کردکەوەتە چیمان کرد چیمان کرد ئێمە ئەمان ئەیانزانی ئەمە زدی بەعسە زدی خۆیانە شۆڕشە بە وعیەوە بە بکرەوە قبولیان مامۆستا ئەو شتانی کە ئەتان نووسی مەسەلەن حیزبی بەعس چۆن ڕقابێ خست ئەیان کرد بە عەرەبی بۆیانە کرا بە عەرەبی خۆتانەتان کرد بە عەرەبی چۆن بەڵێ کوردیان نازانن لەوێ خەڵکیان هەبوو تەرجەمانێکتە خەڵکەکە خۆی خۆیانتە ئەو تەرجەمانەوەی لێ کرد کەوتی ژاڵەمە بەستەوە بزانن تەرجمەیەکی دروستیان دا بە حکوومەت یاخود ترش و خوێشیان بە هەندێک بەڵێ ئەوەی ڕغبەیان لێ نەبووایە ترش و خۆیان نەکرد ئەمە زدی ئەوەیە ئەی وا بوو بگوتیان ئەگەر وای لێکەن مامۆستا ئەمێنێتەوە مامۆستا سەیتەراکە بەسەر چاوبۆتانەکەین من وتم نامەوە مامۆستا عەبدولی حەمەد جوان خۆ ماوە ئەو یەکێ بوو لەوانەیە کە ئەوش لەگەڵ منەوتی منیش لەگەڵ تۆیان نەکرێ باشترێکە نەمان کرد لێرە پێم وتم باشە ئێمە چیمان کرد بۆ جیاد دڵپاک ئەو لەبەر خۆیان لەبەرەوەی بەتەڵ دەرکەوێ ئەوە بە یادی بەخێر بێت لەبەرەوە بوو ئەجینەک هەمویان لەگەڵ منابوو لاوەڵەوە دوایی لەبەر دەرکەوتن و دەریشتەکان ئەویان لە کاتی ئەنفال و لە کاتی هەڵەبجە ئەوانەیە ئەوەی کە تۆ بزانی هیچ بە ڕەمزیش بێ شانۆیەک یاخود مۆسیقایەک شیعرێک شتێک بۆ ئەوەی ینی بەربەرەکانی حکوومەت بکەی لەسەر ئەو تاوانانە شتی وا کرا نەکرایە لەو کاتانەیە
نا بەس مەگە بەڕەمز کرابێ بەڕەمز کرابێ دوو کەسمان هەیە دوو کەسمان هەیە لە هونەرمەند گۆرانی بێش لای من گەورەترین مسەقەفن گەورەترین تێگەیشتون گەورەتی شارەزای هەموو کون و قوژبینی فەنی مۆسیقا و گۆرانی و شاعرشان یەکێ لەوانە یادیان بەخێر و یاخوە تەمەندرێژ بوون هەر بمێنن ناسڕ ڕێڕازازی و لەگەڵ میدیا حسێن ئەمانە مسەقەفی گەورەی مۆسیقا مەسەن میدیا شعری نووسی و گۆرانیەکەشی کرد وەک بە جورئەتەوە شتی کرد یعنی بە جورئەتەوەی کرد باسی چیمیا بارانەکەی کرد بە نەوعەیە کردی کەس نەهێش کەس ئەو درکەی پێبەڕێ بەڵام خەڵکی زای شیوەنێکە بۆ چیمیا باران یعنی شتی کرد شتیانە کرد خەڵکەکە ئام پێی ناخۆش بوو بەڵام کەس نەیەوێرە چی ئەیوێرە بە تۆ مەسرعی بکەی بڵێ ئەمە ئەنفالە ئەمە چیمیا بارانە نەیە تۆ شتی وا ناکرێ بەڵام تەخەمورێتە وردە وردە تا هەزمەکرێت تا شتەکانەوەی بە شتێکی گەورە ئەنج ئەتوانی شت دروستکەی یعنی لێرە ئێستا وەتانێک من کاڵم گەردەلو 4 و 5 هەمووی ئەنفال و چیمیا باران و مەمنوعتە جەولە دوای 8 ساڵە ئەم لاولە تازە خەریکە موافقەتەکەن باشە باسی ئەوواکەین کە گەردەلولی 4 و 5 بەڕێوایە بەڵام لە ڕاپەڕینە هونەرمەندان دەوریان هەبوو ئەگەر بزانی بە کورتی بە ئایانە هیچ دەورێکیان هەبوو بەڵێ لەگە خەڵکا کەس خەڵک بەڵێ هونەرمەندان دەوری باڵیان ئافرەتانیش هونەرمەندان کچەکانیش دەوری جوانیان گێڕا یعنی یارمەتی خەڵکەکانیانەدا خەڵکەکانیان وشارە کردەوە خاستن تەلەبی مەحەدی فیلم جەمیلە یعنی ئەمانە شتی گەورەیان کرد شتی باشیان کرد یا یەکێتی هونەرمەندان شتی چاکیان کرد شتی باشیان کرد یعنی ئەمەیە دوایی هەرچەندە کە خەڵکەکە ئەترسا بەڵام یەکێتی هونەرمەندان ئەم مەجموعەیە کە من باسییانەکەم بە حەقیقەت بەجەرگ بوون شتیانە کرد نا ئەترسان یعنی شتی گەورەیانەکە هەندێک لە هونەرمەند دەترسا نەیە کرد بەڵام ئەوان نائەترسان هەموو شتێکیان نەکردو لە پێناو ئەوە بۆ خۆت لە کامیان بووی لە ئازاکان بووی وەڵی ئەوە خەڵکەکە یعنی من ناتوانم قەت باسی خۆم ناکەم دەڵێ من ئەمەم کردو بەڵام لە مزارەکانە زۆر بەشدار بووم لە مزارەکان هەمویان نەزان بەشدار بووم چوم لە بەردەم مەحەدا من مەعەدەل لەگەڵ کاک جیادا بووم چکە خۆشەویست زۆرم خۆشەویست مامۆستا باسی ئەو قۆناغێکەکەین کە ئەویش قۆناغی دوای ڕاپەڕینە یەکەم چالاکی تۆ یەکەم کاری گرنگی تۆ لە ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین باڵێ فەنان ئەگەر خۆی بە فەنان بزانێەوە عشقێکە لە داختا ئەژی ناتوانانی وەک گڕێک وایە سووتێنێگەیشی پێنەکە گەر ئەو کڵپەیەکە برز بۆتەوە خێرا شتێکی بۆ نەکەی نانی نەدێ ئاوی پیانەکەی شێت تەکا وێران تەکا منش لەوانە کە ماوەیە بوو ئیشم نەئاکرد هەستام کەژاوی مەرگمان نووسی کەژاوی مەرگ بۆ گەلی کوردستان وەختە گەلی کوردستان بوو مەحەلیش بوو یعنی مەحەلی بەەوە نەبوو بڵێ بە کۆمەڵ قساکەی خۆت نووسی دیا خەڵکی من نووسیم خۆم نووسیم خۆشم دەروێنا دەوری خۆشمی تابوو کاکجیات دڵپاک دەوری ئەساسی تیابینی لەگەڵ هەندێک ئەکتەری ترە ئیتر ڤیان کەمال یادیان بەخێر ڕۆحی شادێکە لەگەڵ کاکجیات و کاکامەران ئەمانە دەوریانی جێڕا ڤیان کەمال لەگەڵ کاکجیاتە دەوری باڵیانی جێرانی دەوری ئەساسیان تاوێنە کە ژاوی مەرگمان دەرکێنا یەکێ بوو لەوانەی کە باسی ئەنفالشی تیا بوو یعنی دەربەدەری گەینەکانی تیا بوو لە ماڵاندا نابوو دیهاتەکان سوتا بوو کە مناڵ بۆ ئەبێ بگری ئەتانویست چی بڵێن مامۆستا ینی پەیامەکەتان چی بوو لەوەیە پەیامەکەمان ئەوە بوو کە ئینسان ئەبێ یاخی بێ لە هەندێ عرف و عادەت و لە هەندێ زۆڵم و ستەم نابێ قبولی بکە نابێ بڵێ بەڵێ ئەبێ بنە خێری تیاابێ لەبەر ئەوانە حکوومەت داتوە کوڕەکە بگرێ ئەو نەی کرد و ڕای کرد ڕۆی لەگەڵ ژنەکەیە چوون بۆ شاخ لە شاخ ماڵیان دام ناو لە ناو بەفروشتی وایە کەواتە لەوێ شار باسی مێژوو ینی ئەو مێژۆ جێڕنەوە بەڵێ لەوێ شار باسی یاخیبوونە جێڕینەوە یاخیبوون شەو گورگ دێتە سەریان و ئەیتە کوڕەکە باش ئەمە خەڵک پێشوازی لەکە بەڵێ بردان بۆ هەولێرش لە هەولێر لە سینەما عرض کرا ئەمە فیلم بوو مامۆستا ئەمە فیلم بوو
ئاکۆ عومەر و لەگەڵ هیوا عەزیز دەورەی تەمە تەسویرێنەکە بەڵام زیاتر ئاکۆ عومەر سوارە دەورەی تەسویری وێنەیە گرت چون بۆ شاناخسێ لەوێ بۆ بەفرە گەڕین ئیتر بەفرباری و لە ناو گوڵۆ و ئەوانەیە دوای ئەوە مامۆستا دوای ئەوە هینمان کرد خولە پیزا هاتە پێشەوە لە خولە پیزە پێش گەردەلوولە بەڵێ 1970 لە 1970 خولە پیزەم کە لەگەڵ کاک مستەفا بەرهەمێنە و دەوری خولە پیزە شێبینی مجموعەیە لە ئەکتەرەکان ئەو بیرۆکەیە چۆن بۆ هات مامۆستا لەبەرەوەی سەرچاوە کەمە لەسەر خولە پیزە و تاقمەکەی ئایا ینی لەکوێ بیرۆکەکانی هات چۆن بۆ تادەوە من ئێمە لە کەرکووک بووین لە شاتڵوو بووین لە پەنجاکانە ناوی خولە پیزە زۆر بڵاو بووە ئەو کاتە دەنگی هەبوو 54 کە هەمویان بەجارێ کە کوژران لەبێ کە دوانسیانێکیان هێنا بۆ سلەیمانی هەڵیان واسی ئەم شتانە ئەمە دەنگی دایەوە لە ناو کەرکووکشە دەنگی دایەوە باوکم ئەیجێڕایەوە باوکم زۆر حەزی لە حیکایەت و شتانە بوو بۆم باسکردن ئەمە ئیجێڕا ئەم خولە پیزەی چ قارەمانێکە چی بەتەڵێکە چی یاخیدبوویەکە چۆن ئەتوانێ شتی وا بکە چۆن بە 12 نەفەر و 15 نەفەر و توانیان حکومەت هەراسان بکەن و حکومەتی ئێران و حکومەتی ئەملا دەرەقەتی نێنە و پلانیان بۆ دانا ئەمە لای من بوو بە شت لای من بوو بە شت ئیتر کە هاتم بۆ سلێمانی بە دوایە گەڕام زۆر گەڕام بە دوایە حتا ئەو پیاوانم بینیەوە کە عریف بوون و چاوش بوون یا پۆلیس بوون و یا ئەوانی کە لەگەڵ یان نابوون چوومە ناو لای کوڕەکەی لای خوشکەکەی هەمووی ئەمانە باسییان کرد بووم خزم و کەسوکاری باسییان کرد کە خولە پیزە چۆن دەستی پێکرد مامۆستا ئەگەر چیرۆکە حەقیقەکە بەڵام تۆ بۆ ئەوەی سەرنجی بینە ڕاکێشی هێنێ کردووە هەموو جارێڵێن ترش و خوێ یاخۆت هینێ کردووە بۆی بینکەی بۆ نمونە یەکێ لەو ڕەخنانی کە لەیە واژیرێ ئەڵێ جەماعەتی خولە پیزە هیچ وەختێک سواری ئەسب نەبوون ئەو ئەسپەتان لەکوێوە هێنایەوە ئێوە بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕاکێشن بڵێ ئەوە شێوانی بەشێک لە مێژوو بۆ شێوەندن بێت تۆ بە دوای جەمال ئاگەڕی بە دوای فەنتازیە ئاگەڕی بە دوای جوانکاری ئاگەڕی یعنی بە دوای ئەوە ئاگەڕی کە شت این بکەی خەڵکەکە تەقبولی بکە خۆی من نەچوێنە تەیارە بێنین لەو زمانەیە خۆی من نەچوێنە شتێککە بێنی ئاسپە هەیە کێ ئەڵێ ڕەنگە بەعزێک ئەسپێ بەکارنێنە کێ ئەڵێ نازام تێ ناگەم بۆ بەکار نەهێنرابێ یعنی ئێمە خەیاڵە دڵغەیە فکرە یعنی بۆ چوونە ئەمە ڕوویایە کە تۆڵی وایە مەبەستەکەم ئەوەیە مامۆستا من ئەوەی کە بینیمە خەڵک کە باسیەکە ئەوان زیاتر بە شوێنە ئاسیەکانەوە بوون ینی بە شاخەکانەوە بوون ئەو شوێنانە شوێنی پیادەڕەوە شوێنی ئەسب نییە بەڵێ بەڵام لە عینی کاتە بۆ ئەوەی بتوانین ئێمە شتەکە جوانکاریەکی بینیە لەبەر ئەو جوانکاریە ئەبێ ئێمە تەنەوعی بکەین یعنی هەر پیادە نەبێ هەر بە پیادە نەبێ ئەبێ ئەسب بێ بۆ ڕاکردن بۆ هینەتی پێشوازی باشی لێکرا مامۆستا ئێمە ئەڵێن پارەی باشیشتان پێ بڵێ یەکەم جا بردمان بۆ سەقافی جەماهیری قاعی ڕۆشنبیری لەوێ تقریبان 200 کەس 400-500 کەسە گرێ 2000 کەس لە هاتوو بۆ ژوورەوە 2000 کەسشی لە بەردەرگا بوو لەوێ کامیرەماندا هینماندانە ناوچە سکرینماندانە بۆی خەڵکەکە لە دەرەوە سیرکە لێرە بوو سێر کرد کاک مستەفا بن خەریکی سکرین و ڤیدیۆ ئەم شانە بووم بین تەرتیبمە کرد کاک مستەفا هات بۆ لام وتی کاک جەلیل بەڕەحمەت بێ کاک شێرکۆ بێ کەس بانگ دەکا من کاک شێرکۆ برادەرم و خۆشمە زۆرش وتم ها کاک شێرکۆ لەگەڵ کاک جیاد و ڕۆف بێگەردە دانیشت بوو کاک عەلیش وابزە عەلی کەریمیشیان لەگەڵا بوو وتی کاکە تۆ چیەکەی وتم بۆ کوڕە وتی ئەمە کەی هی ئێرێ تۆ سێم عەشامەتەکە خەڵکە تۆ سێ مەسرح دانیشتووە جێگان نییە خەڵک لە دەرەوەیە کاکەمە هیچ سینەمایە بی بەرە سینەما عەرسیکە کەواتە فکرەی ئەو بوو کە بڵێ کاک مستەفام لەگەڵای خەڵکی کەس لە کاگرۆف وانژ وتی بی بە لەوێ وتم وەڵ ئایسە خەڵکەڵێ بۆ تیجارەت هاتووە نایبم ئەمەوێت باسی هەندێشتی تریشکەین گەردەلوول بڵێ ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم تۆ هاتوویت مێژووی شۆڕشی کوردت جێڕاوەتەوە یاخود مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان من وەزە پێشتم من حیزبی نیم
ڕێز هەیە بۆ هەموو حزبەکان. بەس مامۆستا من مەبەستمەوە نییە تۆ حیزبی ناخەڵکەکە وا تێگەستە جەلیل یەکێتیە و یعنی حزبی و هەندێک خەڵک هەروواڵێن من خۆم باسێکم خۆم بڵێم من حزبی نیم بەڵام یەکێتیشم خۆشەوی و پارتیشم خۆشەوی حەسکشم خۆشەوی یعنی ئەوە عیبە نییە من ئەڵێم عیبە نییە مهم ئەوەی خزمەتی میلەتەکەم کە من لەگەڵیام ئەوەی خزمەتی دەکا دوژمنی بێ مش دوژمنیم چونکە من کوڕی ئەم میلەتەم با جوابی پرسیارەکە وەرگرمەوە مێژووی یەکێتی نووسیوەتەوە یاخود کردووە بە درامایە مێژووی شۆڕشەکانی کورد ئەو بە تایبەتی لە دوای بە هەردووکی نووسیوەتەوە هەم مەبەستمەوە شۆڕشەکانی کوردش بنووسمەوە مەسەلەی زۆر پەیام بردووە بۆ زۆر شت ئەگە سەیری گەردەلوو بکەی زۆر شتم باس کردووە بەڵام لە عین کاتە مێژووی یەکێتیشم باس کردووە بەڵام یەکێتی کە باس کردووە ئەوە نەبێ ینی تین بێت دیکۆمنتار بێت نه خەیاڵم بەکارێناوە خەیاڵی خۆمم بەکارێناوە ناوی هینی کەسی کە بەس مامۆستا خەڵک ڕەنگە ئەو پرسیارەکە ینی ئەیشیکەن بەڕاستی نووسراویش بێ ڕەنگە ئەو خەیاڵی تۆ بۆچی بۆ تەنها بۆ مەسەلەن یەشێتی بۆ ئەم خەیاڵی تۆ بۆ نەبوو بۆ پاسۆک بۆ سۆسیالیست بۆ شوێعی یعنی خەیاڵەکەی تۆ بۆچی زیاتر لەو چوارچێوەیە ئەمە بەستەکە ئەوەیە ئەجنا خۆ تۆ کارێکی زۆر چاکت کردووە باش من داوەڵەوە کە گەردەلوولم نووسی دامە هەرچی لایەک ڕەفزیانە کرد یا شتی کەم هەبوو پێیان مەود ڕەفزیانە کرد ڕەفزیانە زۆری تێچێ هەتا بەڕێز مەلا بەختیار بە حەقیقەت ئەمە واقعە ئەمە حەقیقەتە مەلا بەختیار بردم بۆی وتی کە خوێندەوە وتی من بۆ تاکینەکەم تەرتیبیەکەم بردی بۆ هێڕۆخان دوای 4 مانگ تقریبا لای ئەوان مایەوە لژنەی ئەوان لژنیانە بوو لژنەکە موافقەتیان کرد تەلەفۆنیان بۆ کردم من بۆ بەیانی خولەپیزە و مامەڕیشە ئەبم بۆ لەندەن بۆ مێرەجان فیستیڤال داوەت کرابووم وتیان لە بلای ئۆرزی و لەگەڵ برادێکە پیاسە بکرد تەلەفۆنی بۆ کردم یوسفی حاجی یونس تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا خێرا وەرە ئێرۆ دادا ئێرۆخان بانکتەکە ئیشی پێێتە چوو زانیم بۆیە دانیشتم شەونمخانی لا بۆ وەزیر بۆ وەختا ئەو تەواو بوو دوای چارەجێک جەمنی بان کرد دەستمان کرد بە قسە وتی وا من موافقەمان کردو و ئەو شتانە و فەرموو لە بەیانیوە توای ئیشکی وتم وەڵا بەیانیش ناتوانم بکەم وتی بۆ وتم وەڵی داوەت کراوە بە بەیانیە چم بۆ لەندەن باش وتی چۆنە ڕووی بۆ لەندەن مامۆستا هیچ مەرجێک یعنی پێشمەرجێکیان هەبوو تۆ هیچ پێشمەرجێکت هەبوو بۆ ئەوان یا هەر یەکسەر من هەم وتیان دەست بکە ئەوان سیناریۆکان خوێن بۆ بەڵێ هەندێ هینی مڵاحەزەی بچووکی یا ئەمە دوای مەلەل نەبێ و دوایی ئەمە نەبێ و ئەوە نەبێ وریا بە و یعنی هین نەکرێ و من وتم یەک شتێک وتم دادەهێڕۆ وامان پێ و دادەهێڕۆ ئەوە برادەران شایدن ئەگەر ئێوە بیڵن ئیشکەم بە جوانی خەڵکی تەقریر نەنووسە چکەم زانی شت هەیە دژم شت هەیە ئێوە گرین بیڵن ئیشەکە بە ئازادانە بکەم دڵنیا بەماتە 15 ساڵە مێنێتەوە وتی واسی قەت بەخواتی وتم بەڵێ ئیشی خۆم بەخۆم بەزانم چۆن گەردەلوول 4 مانگ عەرز کرا ئاوە ئەم عالەمە بوو بە ڕێچکە ئەگە ئەمەش نەبوو بە ڕێچکە حەقی خۆتە وتی ئەی دەستخۆش مادەم واسی قەتێ ئەو من بڕۆ چی توی بۆ دەکەم دوای دەڕۆژ هاتن لژنەیەکە دوای وتیان 10 دقەیەکمان بەرێ 10 دقە هێڕۆخان سەیری 10 دقەکەکە ئەوە هەموویان نەزانن 10 دقەکەم برد سێوتم باشە مە چی تای سەش دووتە نەبووە 10 دقەکەم برد سەیری کرد دوای 10 ڕۆژیکە تومەزە پیان و تووە جەلیل ئەکسەرەکان ڕاکەن و ڕۆن و نایکەن و نازانم چی و تووڕێ و ئەمەیە و ئەوەیە و ئەو شتانەیە پیان و تبوو ئەو شوتی بزان تەتەوڵی کردو یارم 10 دقەیە کە هێناوێتی 20 دقم 15 دقم بزیاتر بۆی برد کە سەیری کەوتی بڕۆ ئیشکە کەس تەدەخولت نەکایتر بڕۆ چیت شێوی بیکە چی تەوێ پارە هەمووی بدەنێ هەموو شتێکی بەر توانین بڵێنەوە هەروەکو زەمانی بەعس کۆمەڵی خەڵەکە بوون کە ئەیان ویستە گەرە لە بخەنە ئێستاش هەیە ئەم نەوعانان بەداخەوە لەم داوی لێ بردنەکەم لە هەرچی کەسەکەوانی تایە نەخۆشن هەندێک کەسەیە ئەنوێ یان خەڵکی بشکێنەوە بەس خۆیان دەرخەن چکە دەرەقەتت فەنیەن دەرەقەت نایەن ئەوەی ڕەنگە تۆ پێشکەشکارێکی وا جوان و ڕێک و پێک بە حەقیقەت شتەکەی ڕەنگە یەکشکەونەکە بە نەوعیشکە باستتکەن
ئەمانە هەن لەناو ئێمەشی فەنان ئەمانە هەیە بەداخەوە فەنان ئەبێ پاک بێ بێ ڕاستگۆ بێ بێسەر بە میلەتەکەی بێ ئەبێ سەر بەو حیزب متعەسب نەبێ بۆ حیزب و حیزبەکەی خۆش بێ بەڵام وان نەبێ گۆشە گەیتەرەوە حیزبەکەم وایە و با بە حیزبەکە غەڵەتەکە تۆ بۆی کەی تۆ فەنانی تۆ سەر بە میلەتی تۆ میلەتەکە چاوی لە تۆیە ئەبێ پاک بێ بێ ڕاستگۆ بێ بێ سومبولی ئەو با نەختێ باسی هەندێک پرسیار بکەم بۆ نمونە کاتی تۆمارکردنی گەردەلوولە هیچ مەسئولێک یاک بڵێن بنەماڵەیە کە ناویان هەیە لە ناو ئەم درامایە کە ئێستش بینێ ئێستش کە پیشانێدەن بینەری چاشی هەیە داوایان لە تۆ کردووە یاخود هەوڵیان داوە بەرتی لێ بدەنێ کە بڵێن دەوری ئێمە بارسکە یاخود لە قەوارەی خۆمان زیاتر بمان بەرە پێشەوە شتیوا هەیە مامۆسا هەوڵیان داوە بە شێوەیەک لە شێوەکە نەخێر ئینسان بۆ هینەتی بڵێ یعنی ئەیانزانی چکە من دایمە باسی کردۆلم پێشەوە هینیشکەم خوا قبول ناکە ئەوە ماڵێکە بوو شتێکی ویستی بشتم بۆ بێنێ وتم بیێنی کەواتە من ئەم شەهیدەی ئێوەم بە بەرتیل کردووە یا بەرینە کردووە وتم شتی وانەکەی لەگەڵ منە چکە من قبول هەوڵیان داوە شتم بنێ شتم بنێ بەڵام من نەمبیستووە من نەمبیستووە تەحەداکەم بۆیسە گویان لێمانە ڕەنگە گویان لێمان بێ هەموویان تەحەداکەم تا ئێستا ئەوە بوو بە حەبە ساڵ تا ئێستا یەکێک هاتووی بڕە جەلیل پاری لە من وەرگرتووە هاتۆ یا ئەکتەرەکان شتێکی وایە تۆ قبوڵە نەکردووە من مەبەستمەوە بوو هەوڵ هەبووە ئەو هەوڵە نەبووە ئینسان بۆخوا بڵێ ئەو هەوڵە نەبووە یعنی شتم بنێ و بۆیان شتیان بۆ بکە نا خەڵکەکەش یعنی بەڕاستی یارمەتیان ناوین هاوکاریان کردوون من زۆر سوپاسیانەکەم زۆر مەمنونیانم لەبەرەوەی دێهاتە لادەیە شوێنانی ترە محافزەی سلێمانیە محافزەی هەولێرە یعنی دووهۆکە من زۆر مەمنونیانم زۆر سوپاسیانەکەم هەموویان هەرچەنگە من بۆ خۆم حەزەکەم کە لە هەموو شتێکە کەرکووکچێتی زیاتر بکرێ نەک لە گەردەلوولە لە هەموو شتێکی ترە چونکە شایەنێتی ئەڵێن کەرکووکچێتی پێوە دیارە ڕاستە لە گەردەلوولە باشە من ئەوەی باسی سلێمانیم کردووە و ئەوەی باسی هەولێرم کردووە چیم کردووە بۆ کەرکووک بەس لێرە بتەحەداکەم لێرە لەم بەشەیانە ئەبێ کەرکووک بێنمە پێشەوە کەرکووک لەبەرەوەی گرنگە کەرکووک خەریکە لە دەستە چێ کەرکووک خەریکە وێرانەکرێ کەرکووک خەریکە تەبعیس و تعلیل بوو هەموو شتێکی لێکرێ ئێمە گوێی نادەنێ لەو بەشانەی کە بڵاوکرایەوە هینە ینی یەکسانی هەیە بڵێ ینی بە گوێرەی گرنگی شوێنەکان و یاخودەوانی کە بەشداریان لە شۆڕشا کردووە ڕۆڵە داونەتێ بەڵێ من هاتە بۆ هینەکانش باسی کەم تەنزیمات و ئەوەی حیزباکەیەکە تۆڵی یەکێتی ساڵی حیزبی هینی چۆ بوو هی پارتی نەبوو دوایی نەبوو بە حەسک من بایەخی گەورم نەداوەتەیە سعدی گچکە شۆڕژگەران نەبوو سۆشیالیست نەبوو بایەخی گەورم نەداوەتەیە ئەی بۆ ئەمانە باخت بە پارتی و شوێنی بەڵێ پارتی پێم وتن خۆیان نینیان نەکرد پێم وتن وتم کاتان لێکەم با دوایی نەڵێن وە وتی باسی ئێمە مەکە باسی ئێمە مەکە ئەی لە کولی ڕەنگە ئەمری خۆی کردبێ یعنی کە باسی کەم لەبەرەوەی وتیان بەهینی ئێمە تێکەڵاو ئێمە مەکە حتا باسی مەلا مستەفام کە بە ڕەحمەت بێ مەلا مستەفا وشی وان نەوعێک بەگێڕامەوە وتیان بۆ باسی ئەوت کردووە ئەمەشان لە منین کرد یعنی نابی واتە خەتاکە پارتی خۆی بۆ نەکتۆ نا من ئێستا یەکێکم لەوانەی سەرسامم بە شێخ شێخ عەبدولسەلامی دووەم معجبم پێی کابرا کوردستانی بووە کابرا یەکەم شۆڕشی کردووە لە ساڵی 1970ەوە ئەی بۆ نەهاتی ئیشێکی لەسەر بەڵێ هاتم بەڵێ یەکەم ئیشم ئەوە بوو ئەوانی کە باس یەکەم ئێستا ئەمری خۆیان کردو نازانێکێک لەگەڵ بەڕەحمەدی فەرەنس و حەریری پیاسەیەکرد لە دیانە ئەو قتاق مەقەر لەوێ بوومە کاک مەسعود بەڕێز کاک مەسعود ئەو دقەیە چوو بۆ بەغا 45 ڕۆژەکەی تێچوو من و مەحموود زاندار ڕۆشتین من و مەحموود زاندار زۆر مشەجەعم بوو کە چوین بۆی شێخ عەبدولسەلام معجبم پێی خۆ بە ئینی خۆم نییە هی ئەوم لە ساڵی 1991 چوون بۆ ئەوێ چون بۆ مسودەکەشم نووسی و دوای 45 ڕۆژ خەبەرم بۆ مەحموود زاندار تەلەفۆنی بۆ کردم وتی وەرە بۆ ئێرەوە فڵان ناوتۆ داوەتەکە
وتم تازە دوای چی من ساردمە دیسان بێمەوە بڵن ئەنجا وا ینی کەواتەوان ڕێگر بوون لەوەی کەنەیەکە نا ئەوت کاک مەسعودە بێ قەرار بە کاک مەسعود چوو بۆ بەغا چون پێشەوە ما بۆ وەرە بڵا ئەوە بوو حەقیقەت ئەوە بوو ئێستا بە تەمانی شتێکی کە داوت لێ نەکەن چی بکەم کە داوت نەکەن و یین نەکە من بڵم چی یعنی جینا من ئێستا بە تەمای 4 و 5م ئەگەر مۆئینم دەنێ نایکەم خۆی هیلاک بم و خۆم هیلاک بخۆم بمرێنم و من زای چەند ساڵە بەدەسەمەوە خەمۆسا گەردەلوول چیە پارەکەیدا وەڵایە بێ ئیداری گشتی بێ مەبەستم ینی هین بوو لە یەکێتی پارەکەیدا بەڵێ بەڵام پارە من ئێمە عیلاقی پارەمان نەبوو ئێمە ئیدارەی گشتی خۆیان لە ژیانیاندانە بە خۆیان تەوزیعانەکرد هیچ بەڵام بەس ئەوە نەبوو پرسیان بە منەکە بە ئەکتەرەکە ئەمە ئەکتەرە نرخی چەندێکە بیدێنی ئەوە چەندێکە چکە من نرخی ئەکتەرەکان نەزانم ئەجنە من عیلاقی پارەم نییە ئەطلاقاً کەواتە مامۆستا کاتەکەمان زۆری نەماوە بەڵام بۆچی هەندێک جار ینی ئێوەی دەرهێنەر و هونەرمەندوانە باسیەوەکەن کە پێش ڕاپەڕین هونەر قیمەتێکی باشتری هەبوو لە دوای ڕاپەڕنیشتیوە هەیە بەڵێ بۆچی لەبەرەوەی لە حزبەکان حیزبەکانن بەڵێ حزبەکان زوڵمێکی گەورە و یانتینێکی گەوریان لە هونەرمەندان کردووە نیوەی ئەو لابردۆتی نیوەی ئەم لابردۆتی نیوەشی ماوەتەوە ئەوان بایەخە دەن بەوانەی حزبین بایەخ نادەن بەوانی بڵێ فەند پێشخین هونەر پێشخین هونەری هونەری میلەتێکە با ئەگەر هونەر تۆ هونەرەکە بێنی قۆڕغی بکەی بۆ خۆت نابێ هونەرەی ناتوانێت حڕێتی نابێ هونەرش بەبێ حڕیەت ناژی تۆ حڕیەتە نییە ئێستا مامۆستا بەڵێ من لەبەرەوە حزبینی حڕێتی چاکمێ بۆ خۆم چیمە نووسم ئیتر بۆ مەکەن بۆم ناکەن کەیت خۆیانە بەس من گلەیەکەم گلەیەکەم بڵم فلان لا هیچی بۆ من نەکردو مامۆستا تۆ واز لە حیزب بێنێ حکوومەت هیچی کردووە بۆ هونەرمەندەکان یاخود بۆ هونەر وەڵی ئەم هەموو وەزارەتی بەڵێ یادی بەخێر کاک فەلەکە دین کاکەی شتی کرد بۆ هونەرمەندان کاکاوەش کردی کاوەی محمود کاوە محمود کردی ئەوش کردی بەڵام ئیتر دوای ئەوە شتەکان هەمووی نەما ئەو یارمەتی و هاوکاریە نەما مەسەلە مامجەلال منیان بۆ هونەرمەندانی کرد 300 دیناری ئەو وختە زۆر بە 300 دیناری سوئیسی زۆر بوو هەر هونەرمەندی 300 دیناریەدایە کە حکوومەت دامەزرا ئەوەشان بڕی بەنا ئەو وڵای خۆمان تەرتیبیەکە خۆ ئەوەشان بڕی هونەرمەند مەزلومترین باشە مامۆستا بیستوو ماڵێن وەزیرێکی یەکێک لە وەزیری ڕۆشنبیریەکان 20 دەفتەریاوە بە تۆ بۆ ئەوەی کارێ بکەی بەڵام دوایی مەسئولێک ئەو ئیشەی پەک خستووە و پارەکەی بردۆ بۆ شوێنێکی تر بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە کێەوە مامۆستا خالید دۆستچی بوو ئەی مەسئولەکەی کە هینی کرد کە پارەکەی دا بە شوێنێکی ئەوە خدەی خۆ بێ ناوی مامۆستا هەڕق ناکردن با خۆ ناوەکەی ئەتیادیە ناوەکەی چێ من نایڵم بەڵام مەستی فلیم چێ ئیباتە ڕێەوە مەستی فلیم چکاوی منیان من چوو بوتی ینی پارەکەیان دابەوان ئەگەر ێرە بە دقەیە جوابت بمەوە دامی دقەیە دەقڵنیەکە کا خالید وت دوای 2014 لەگەڵ کاک دەروێش و کاکامەلان نوری گوڵاڵە و ئەمە ئەستەردارخەنی و ئەمانە چوون بۆ لای بۆ پیرۆزبایی وتی چی تێی بۆت بکەم من ئێسەوە چکە لە گەردەلوول بەشدار بوو ئەو لە گەردەلوولیستیە منی خۆشوی دوای برادری 25 ساڵەمە ئاهات بۆ کوردستانی نوێ لەگەڵ لە ڕەفیقم بوو عەلا کولین وتم وەڵا ئەمە نەسەی وان بەدەست وتی بەسەر چاو من بۆتەکەم ئیتر دوای لە 2010 تەلەفۆنی کرد 2014 بۆ 2010 پێشۆ پارەیان بڕی وشتیان بڕی تەلەفۆنی بۆ کرد وتی موژدا ئەو پارەم بۆ پیا کردووی وتم چەنە وتی 20 دەفتەر وتم 20 دەفتەر چی بەشەکە بۆ خاتری خۆوە ئەوەتە شوێنی تر هەیە 80 دەفتەرەدا 90 دەفتەرەدا بۆ 20 دقە بۆ حەڵقەی بۆ 24 حەڵقە 30 حەڵقە دوای هەفتەیەک کاستێکە کاخالی تەلەفۆنی بۆ کردم وتی من ئێمە بە کۆمپانیەک با ئەوان پارەکەمە دەنەوە تو مەزامەکی تاکتیکە پارەی چیان نەدای ئەو پارەشان خوارد ئەوەشان خوارد وەڵا وتم کێ وتی تۆ بڕۆ کۆمپانی کوردت کاخال تۆ حای منەبی ئەخە چۆن شتی وا ئەکرێ توێمە تۆوتت بە من بڕۆ لەگەڵ کاخالی بوو یا خەڵکی تر لە پشتی کاخالیت بەڵام خەڵکی تر خەڵکی تویان جەلی جەنگەنە ناوە بۆ لای دینەکەی ئێمە ئیتە شتێکە سیناریۆیان دروست کرد
من چوون بۆ ئەوێ ئیتر ڕێک نەکەوتم لەگەڵیانە بیست دەفتەرەکان مامۆستا بە کورتی یەک دوو پرسیارم ماوەیتی کۆتایی بەم گفتوگوێمانێنین و بەم پەنجەمۆرە یەکەم هەرچەندە بازم ماوە بەسەر مێژوەکەیە ئەو پرسیارە لێ بکەم ئێوە لە یادی لەدایکبوونی سەدام هونەرمەندانی سلێمانی بەشداریان کرد تۆ بەشداریت کرد نەخێر چۆن بوو یادی مۆسیقەکانیان نەبرد هونەرمەندە گۆرانی بێژەکانیان نەبرد یعنی ئەوانیان نەبرێت هەندێک لە هونەرمەندەکان بەشداریانەکە گۆرانی بێژەکان بەشداریان پاداش کرانیان نەکران یا هەروە ئەکران بەڵام هەندێ هونەرمەند کە ئەچوو بوو ئەوش ڕەنگە زەخت بووبێ لە سەریانە زەختی گەورە بووبێ لە سەریان کە نەچۆچکاوانە معروفن بەڵام کەس هەیە بڵێ فلان و فلان هونەرمەندی گەورە نین هونەرمەندی باشی مۆسیقی نین مامۆستا چۆنە کە تۆ مەسەن تۆ نەچووی یەکێکی ترێکی ئەخمە شانۆکار بوو من زیاترەوان مۆسیقا بەڵە گۆرانی بۆ ئۆجە و بۆ ئەوانەیە کە یان برد بۆ لێوێ بە زۆر ئافرەتیان کچانە برد بە زۆر شتیانە برد یانیان برد ئەگە نەچونە سلێمانیان هی نەکرد ینی زوڵمیان زیاتر لە سلێمانیە کرد ئەویت بۆ سلێمانی مشارەکە نییە یعنی ئینقازی بوو بۆ سلێمانیش بە حقیقەت بەڵام غەدر بوو غەدر بوو سلێمانی نابێ ناوی پیس بێ بەڵام ئەوان یاخوایانەکە بە قوربانی بۆی سلێمانی چی لێنەیە بەڕاستیەوە ئەوە حقیقەتە مامۆستا دوا پرسیارم گەردەلول بەڕێوەیە ئەگەر بیڵن ئەگەر بیکەن ئەگەر ڕاستگۆ بن هیچ وعدێکیان پێیاوی بەڵێ جیاوازتر دەبێت لەوانەی تر یعنی ڕێگەی ئەوەت پێدەن کە جیاوازتر بێت لە گەردەلولەکەی پێش بڵێ ئەمە سێ چوار ڕۆژ بەلێگیرتر بێ مەبەست بەڵێ بە هەموو ئەیسا گەر دوو دقە مەجالێ بێ باسیکەم پێرێ بەڕێز وەزیری ڕۆشنبیری هات بۆ ماڵەوە لەگەڵ بەڕێز حکوومەت لە پشتیوێتی یا حیزب نا حکومەت نەیتوانێت چوە ئەبێ ئەمە بۆ حزبە ئەمە بۆ یەکێتیە ێکەواتە دیسانەوە مێژوو یەکێتیە نا با ئەوان بیکەن ئەوان ئەو نەمە بە حقیقەت پێتەڵێم چکە من نایکەم ئەگەر بەو نەوە متعەسب و ئینە حیزبایەتی و ئەمانە بێ من نایکەم باشە کەواتە مامۆستا لێرەیە کۆتایی پێێنین بۆ ئەوەی خەڵک بزانێت کە تۆ چۆن بیرەکەیتەوە نامانێت فکرەکان هەمووی دەرخین ئێستا من زۆر سپاس دەکەم بەوەی کە بەشداری بەرنامەی پەنجەمۆرەکەت هیوادارم تۆ ڕازی بووبی لە پرسیارەکانمان و حراجمان نەکرد بیزۆ زۆر سپاس منتان ئێمە پێمان باش بوو بەرنامەکەمان پێخۆش بوو بەڕاستی منش خۆشحاڵم زۆر سپاس دەکەم من زۆر خۆشحاڵم و زۆر بەخێر بێن هەمووتان سوپاسی ئەو برادەرانی پشتی کامیرا ئەەکەم ئیتر ناوەکانیان ماشەڵەن ئەو گەنجە قۆزانە سوپاسیانەکەم هیلاک بوون لەگەڵ ئێمەمە دوو سێ سەد جاریش منیش بە ناوی جەنابتەوە سوپاسی جەناب شەکەم زۆر مەمنون بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ مامۆستا جەلیل زەنگەنە بوو پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەشی دیکەیە و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد تۆ لە مەغریب لەدایک بوویت بۆچی لە مەغریب دایک و باوکت چیان نەکرد لە مەغریب ئەو کاتە بووە کە فەڕەنسا ئینتیدابی لەسەر سووریا و لوبنان هەبووە خۆشەویستی تۆ بۆ کامێرە و وێنە چۆن ینی سەری هەڵدان شتێکی سام ناکە کاتێک دەبینیت کەسێک بە بەرچاوتەوە دەبرێت لەو کاتەدا لە بیری دەکەی کە تۆش مرۆڤیت باسی ئەوواکرێن کە ژەنڕاڵ بارزانی نامەیەشی بۆ ژەنڕاڵ دیگۆڵ ناردووە زۆربەی کات لەگەڵ بارزانی بوو بەڵام جاری وا هەبوو دەبوایە بڕۆم وێنە بگرم لە ڕۆژنامەی دەیلی مەیل لە لەندەن وێنەیەکی گەورەی منیان لە لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکە چاپ کرد یەکەم جار بوو لە ڕۆژنامەیەک باسی کورد کرا